بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشتان بێت. لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. بابەتی ئەم جارەیشمان هەر تاقیقاتێکی تازەست، بەڵام تاقیقاتەکە زۆر تەخەسوسیە، زۆر ئەو نەگیانە نەتایجەکەی کە دراوە دەرەوە زۆر تەخەسوسی نووسراوە، بەڵام هەر بوو بە بەهانەی کە ئێمە بین دەمێکە لەسەر فشار خوێن کاتێکە خانمێک دووگیانە. فشار خوێن یەکێک لەو مشکڵاتەسە کە ئەتوانێت بێتە پێشەوە. ئەوبەتە فشار خوێن خوارۆ نزمیەکەی جزء و پرۆسەکەس یانێ تەبیعیە، بەڵامێتر لە ئەنازەیەکە و زەمانەکەی بەردەوام بێت، ئەوە ئەتوانێت وەکو مشکەڵ چاوی لێ بکەین. سەردەری بەرنامەکەی ئەمڕۆمان کە ئێمە بۆیەوە دیاریمان کردووە پێوانەکردنی بەردەوامی فشار خوێنە لە کاتی دووگیانیدا، بەڵام لە ئەسڵە ئەو تاقیقاتە یان ئەو محققانەی کە نەتیجە تاقیقەکەیان داوە دەرەوە سەردێڕەکەی ئابۆ شێوە بوو کە کنترۆڵی فشار خوێن بە بەردەوامی ئەتوانێت پێشبینی بکات کە مناڵێک کە دێتە دنیا کێشی کەمە. یەکێک لەو عارزەگەرە کە هەیە دوای حامڵەگی، ئەوبەتە دەرسەدەکەی لە وڵاتگەر جۆرا و جۆرە، چونکە فاکتورەکانی جۆرا و جۆرن فەرقەکات. یەکێکی ئەوەسە کە مناڵ کاتێ هاتە دنیا وەزنی یا کێشی ها لە خوارەوە. چەند مناڵێک شامڵەوە بێدیانێ وەزنی ها لە خوارەوە، ئەو مناڵانەی کە لە کاتی دایک بوونە خوار 2.5 کیلو بن، یعنی ئەگەر 2500 گرم ژێر ئەوە یا 2.5 کیلو خوارتر لە 2.5 کیلو بن، ئەوە ئەڵێن کە مناڵێک لە دایک بووگە کە کێشی ها لە خوارەوە. لە خۆیە ئەمە ئەتوانێت هەم بۆ مناڵەکە ئەو مشکڵاتە بێرێتە پێشەوە کە احتیاجی بێت لەبار سیستم تەنەفۆسیە و احتیاجی بێت یا مشکڵاتێکی تر کە ماوەیەک لە ژێر دەستگا لە ژێر چاودێریە بێت. چەند ڕۆژێک دوایەوە کە وەزعیەتی ئستیبل و سابت بوو، تەحویلی دایکی یا بڵێن تەحویلی کەسەکانی بدرگێتەوە. بۆیە ئەوە خۆی یەکێک لە مشکڵاتێکە کە هەیە، بەڵام دەرسەدەکەی زۆر نییە لەسەر ئەوەی کە بۆ نمونە لە سەدانە لە دایک بوونە BC منداڵ وابێ ڕێژەکەی ها لە خوارەوە، یانێ هەر لە ژینگە و بیگرە PC ژینگە بیگرە نەخۆشیگەر زەمینەی کە ئەگەر بۆ نمونە دایکەکە بیبێ وەکو فشار خوێن، وەک دیابێت یا نەخۆشیگەرێکی تر، ئەوانە ئەتوانێت هۆکار بێت. بەڵام ئەمەی کە ئەم نەتیجە تاقیقاتت نەتیجە تاقیقاتەکەی شەڕەونە 26 یا 25 یا 26 مانگی مهر دراوەتە دەرەوە، یانێ زۆری لێ ماوەیەکی زۆری نەخایەندووە کە ئەو نەتیجە تاقیقاتە ئەوان لەسەر ئەسڵێکە تاکی دەکەن. وتم هۆکارەکان زۆرن بۆ ئەوەی کە مناڵێکە لە دایکە بێت کێش لەسەر فشار خوێن یا زەخت پەستانی خوێن، لەسەر ئەوە تاقیق و لێکۆڵینەوەیان کردووە. ئەوتیانە بە کنترۆلکردنی فشار خوێن ئەتوانین ئێمە پەی بووین یا پێشبینی کەین کە مناڵێکە قەرارە بێتە دنیا ئەو مناڵە کێشی یا لە خوارەوە یا کەم وەزنە. ئەو تاقیقاتە من ئەرز خزمەت بینەرانی خۆشەویستمان کەم کە لە وڵاتی ژاپۆنە کراوە. دیارە خۆشیان دفاعێکی یانێک لەو تاقیقاتە نەتیجەکەی کە هاتووە دەرەوە دفاعێکی سەخت و سەنگینیان کردووە لێ کە ڕێگەی هەیە ئەبێ بە دوواداچوونی پێ بکەن کە بەر بەو اتفاقاتە بگیرگێت. یەک دوو بەرنامەی پێشتریشمان هەر لەسەر تاقیقاتی بوو کە لە وڵاتی ژاپۆنە کرابوو، جیا لە مەسئلەی سڵامەتی یا مەسئلەی بەتایبەت لەم بەشەم سڵامەتی دایک و منداڵەکە لە مەیانە معموڵان ئەوان بۆ سیاست داڕێشتن اقتصادی لەباری بێداشتیشەوە هەمیشە ئەو تەجزیە و تەحلیل خۆیانە هەیە کە بۆ نمونە ساڵانە چەندێک
نیرو یا چەندێک لە مادیات و اقتصاد تەخسیسە دەرگێت بە و مشکڵاتێک کە تێتە پێشەوە لە باری بێداشتەوە بەڵام ئەتوانێت پێشی بگیرێت. من حتممە ئەو نەتیجەی تاقیقاتی ئەوەی کە بە دەردی بەرنامەی تەندروستیەکە خوات من ئەرزی خزمەتتان ئەەکەم، بەڵام ئەوەی شەبێت لە بەرچاومانە بێت دوو محدودەی جۆغرافیایەکەی کە مەسەڵەن ژاپۆنە دیارە ئەوانێژن جمعیەتی ئاسیایی، بەڵام وەزعیەتەکە ئابۆ شێوە نییە، یانێ ئەو شێوەی کە سەبک و سەدحی بێداشت و تەندروستی لە ژاپۆنە ها لە سەرەوە شامل باقی وڵاتەکانی تر ئاسیا نابێت. یانێ بۆ نمونە ئەگەر ئەوان ڕێژەیەکیان دیاری کردووە 10 تا 15% مناڵانێکە لە وڵاتە دێنە دەرەوە کێشیان ها لە خوارەوە کەم وەزنن، حتمما ئەوە سەدق ناکات لە تواو ئاسیا بۆ نمونە لە وڵاتگەرێکی وەکو ئەفغانستان، ئێران، تورکیا، ئەو وڵاتگەرێکە جزو قاڕی ئاسیان. بۆیە ئەوە حتممە ئەبێت لە بەرچاوە بگیرگی ئەوان وەکو ئەوەی کە لەباری ئەم ڕێژە یعنی ڕێژەی لە دایکبوونی مناڵگەرێکە وەزنیان ها لە خوارەوە لە ئاسیا بە بەراورد لەگەڵ ئوروپا و ئامریکا بەراوردیان کردووە کە وەزعیەتی سیستم بێداشتی، مدیریت بێداشتی، سیاست بێداشتی لە وڵاتی ژاپۆنە کەمی جیاوازی هەیە. چەند وڵاتێکن لە ئاسیا کە ئەو وڵاتگەرە جیاوازیان هەیە لە سەر باقی وڵاتەکانی ترەوە. فشار خۆی یەکێکتر لە مشکڵاتێک کە ئەتوانێت بیبێت فشار خوێنێک ئەگەر لە سەرەوە بێت، فشار خوێن لە سەرەوە بێت ئەوە ئەتوانێت مشکڵێک بۆ دایکەکە دروستکە کە پرێکلامسی پێڵێن. ئەو پرێکلامسیە بەهۆی ئەو فشار خوێنە کە بەردەوام لە حین حامڵگی و دووگیانی هەیەتی ئەتوانێت هەم گورچیلە هەم جگەری تووشی مشکل کات. ئەوەیە کە کلامسی لە بازێ لە مەراحلە ئەگەی بۆ حەدە ئیتر ئاوارزەکەی ئەوەنە شەدیدە بۆ ئەو دایکە پای ئەماسێت وەزعیەتی کە هەمیشە سەرێشە سەری گێجێ هەیە قەتعی مەرحەلەی دووگیانیەکە یەکەن، یعنی ئیتر وەکو مەجبوری ئەبێت ئەو پرۆسە قەت بکرێت. ئەوەی کە ئەم تاقیقاتە کراوە کاتێکە خانمێک دووگیانە بێت ئەو فشار خوێن ئەڕاتە سەرەوە، بەڵام فشار خوێنەکە تەبیعیە معموڵەن، بەڵام لە سێمانگی یەکەمە ئەگەر بە سێدانە سێمانگ ئەو پرۆسەی دووگیانیە تەقسیمکەین، لە سێمانگی یەکەمە فشار خوێن ها لە خوارەوە، یعنی ئەمە شتێکی تەبیعیە. لە سێمانگی دووم بەرەو ژوورەوە ئەو فشار خوێنە ئەڕواتە سەرەوە. هەروەکە لە سەرەتای بەرنامەکەی ژەوتم تەبیعیە، بەڵام لە ڕێژەیەک هەیە ئەگەر بەردەوامی لەسەرەوە بێت ئەوە ئیتر ئەبێت کنترۆل و چارەسەری بۆ کردێت. ئەوەی کە ئەم تاقیقاتە لەم تاقیقاتە هاتووە زۆرتر لە سێمانگەی ئەوەڵە کنترۆڵەکانیان بەڕۆسی کردووە و لەو سێمانگەی یەکەمیشە کاروە ئشارەمان کرد فشار خوێن ها لە خوارەوە. بۆیە ئەوان ئەو تاقیقاتیانە لەو سێمانگە کردووە کە وتویانە ئەتوانین ئەگەر کنترۆڵی بەردەوام بێت پێشبینی ئەوەکەین کە کنترۆلی بەردەوام چۆن کنترۆلی دایک دووگیان زۆرە، بەڵام یەکێکی فشار خوێنە ئەوەی کە ئەڕۆن بۆ مەراکز دەرمانیە یەکێک لە کارگەرێکە ئەیکەن بۆیان ئەوەزە فشار خوێنیان ئەگرن. ئەوەیە کە وتویانە ئەگەر بە کنترۆلی فشار خوێن ئەتوانین پێشبینی ئەوەی بکەین کە مناڵێت تێتە دنیا ئەو مناڵە وەزنی ها لە خوارەوە یا نا. من بۆ ئەوەی کە بڕینە سەر بابەتی بەرنامەکە بۆ بینەرانمان هەر ئەسڵ مەطلەبەکەی ئەوەی کە دەردی بەرنامەی تەندروستی ماخوا ئەو بەشی مەجیا کردوێتەوە بە خزمەتی ئێوە پێشکەش یەکەم. چاودێریکردنی فشار خوێن ئەوان دیارە تاکیدیان کردوون ئەڵین کە جیاوازیەکە لەوە هەست کە لە سێمانگی یەکەمی دووگیانی وتیانە لە ماڵیشە ئەبێت ئەو چاودێریە ئەنجام بدرگێت. جیاوازیگەر هەیە، جیانێ لای
ئێمە ئەوەسە کە چەندێکی بۆ دیارریەکەن یەک مانگ جارێکە یا زۆرتر ئەو خانمە ئەڕواتە دەرمانگایك لێنە فشارخوێنی بۆگرن. بەڵام ئەوەیە کە مەسەڵەن لە وڵاتێکی وەک ژاپۆنە دیارە ئەیژێت لە ماڵە حتمما لە هەر ماڵێکە ئەو دەستگای فشارخوێنیانە هەیە. ئەوە یەکێک لە جیاوازیەکانە. بۆ نمونە لە ئێرانە خراپترین جۆری ئەو دەستگای فشارخوێنگەرە کە جیۆیەکانیشی یانێ جۆرەکانی 3-4 ملیۆن تمەن قیمەتیە. ئەوەسە کە من شارەم کرد کە ئەو سەبکە و سیاسەتە بێداشتیە جیاوازی هەیە لەگەڵ وڵاتێکی وەکو ئێرانە کە ئەوە توانێت لە دەرسەد و نسبەتەکانە تەسیری بێت. ئەوەی کە ئەم متاڵعەکە گوتیانە گەورە بووگە یانێ نسبەتێکی زۆر جەمعیەتیان بەڕەسی کردووە، ئەوە کۆنتڕۆلی فشارخوێن بە تایبەت تەکیدیان لەسەر ئەوە کردووە فشارخوێنگەرە کاتێکە لە ماڵە گیراوە منزویانەوەسە ڕۆژانە ئەنجامدراوە، ئەوانەی کە سەبت کراوە ئیعلام کراوە بۆ مەراکزە ئەوانیانە بەڕەسی کردووە. پێشزەمینەکانی چی بوون کە ئەو تاقیقاتیانە کردووە؟ ئەوەیە کە وتیانە لە هەر 15 مناڵێکی کێنەکایەتی دایک بوونە وەزنیا لە خوارەوە، یانێ لە هەر 15 تەوەلودێکە کە ئەبێت یەک دانیان هالە وەزنی هالە خوارەوە. دیسانەوە تاکی دەکەم ئەو تاقیقاتان لە ژاپۆنە کراوە کە بۆ ئەوان ئەو نسبەتە لە 15 مناڵ یەک مناڵ کێشی لە خوارەوە دیارە نسبەتێکی زۆرە. وتیانە ئەمەشە هشدارێکە بۆ ئەوەی کە مناڵان لە داهاتوە ئەتوانێت توش مشکڵاتی بن. ئەو ناوگەرەی کە وەزنیان ها لە خوارەوە یانێ بە وەزنێکی خوارەوە مناڵ لە دایک بێت لە داهاتووە 100%، چون معموڵەن لە سکی ئەوڵ ئەو ناوگەرەی کە لە سکی ئەوڵە پێن تەبیعی کێشیان ها لە خوارەوە نسبەت بە مناڵگەرێکە دواتر لە زایمانگەر بەعدیەتێن. بەڵام احتماڵی هەیە مشکلاتێکیان بۆ بێتە پێشەوە یەکێکی دیابەت یا ئەو نەخۆشی شەکرە و مەرەسقەنەسا نەخۆشیگەر دڵ و دەمار ئەوە ناتوانێت بێتە پێشەوە، یان نەخۆشیگەرێکی درێژخایەن وەکو گورچیلە یا ئەو ناوگەریشە کە معموڵەن کەسانێکە سابقەی فشارخوێنیان هەیە، فشارخوێنگەری مزمن مەبەستنە یانێ نەخۆشی فشارخوێنیان لەگەڵا هەر زوو دەست پێکات لە تەمەنێکی زوو دەست پێکات. معموڵەن کەسانێکن کە لە کاتی دایکبوونە وەزن و کێشیشیان لە خوارەوە بووگە. ئەم لە یەک خەتە ئەگەر من بڵێم ئەوەیە کە ئەڵێت کە بەرگریکردن لە 15 مناڵە یەکدانی وەزنی هە لە خوارەوە پێشگیریکردن ئەوەسە کە ئەو مناڵە ئەگەر بتوانین بە وەزنی کەم و لە دایک نەبێت یانە بە وەزنێکی تەبیعی و لە دایک بێت هاتووە نەخۆشی دیابەت، نەخۆشیەکانی دڵ و گورچیلە ئەمانەت کەمتر تووشیە بێت. ئەو مەسلەی کە ئەوان ئشاریان کردووە و تویانەکە فشارخوێن لە سێمانگی یەکەمە کەمە بێتەوە، دوای ئەوە ئەڕواتە سەرەوە. ئەڵبەتە لە سێمانگی دوومیشە ئەو فشارخوێنە کە ئەڕواتە سەرەوە ئەوە حاڵەتێکی وای نییە کە بە سەریعی و بە سورعەت بوو بڕواتە سەرەوە. لە سێمانگی دوومیشە ئەتوانین بڵین کە ئەو فشارخوێنە هەرها لە خوارەوە بە نسبەت سێمانگی یەکەمە دەرەجەیەکی زۆر کەم ئەڕواتە سەرەوە. ئەوەی کە وتویانە لە درێژێ مەقالەکان جەمعیەتگەر ئاسیایی معموڵەن فشارخوێنێکی خواردتریان هەیە، مناڵەکانیشان ها لەسەرەوە ئەو مناڵگەرەی کە کێشیان کەمەوتها لەسەرەوە. دیارە ئەمە بۆ جەمعیەتگەر ئاسیایی سەدقەکات، یانێ توا وڵاتەکانی ئاسیا ئەم مشکڵیانە هەیە، یعنی لە بەخشکەر زایشکاگەرە ئەو مناڵێکە تێتە دنیا کاتێکە وەز نەکرگێت وەزنیان کەمتر لە 2015 مناڵگەرێکی زۆر هەن کە کێشیان ها لە خوارەوە. هەدەفەکانیان ئەو تایبەتمەنیگەرە کە خۆیان دیاریان کردووە بۆ ئەو متاڵعات ئەوەیە کە تویانە دیارە فشارخوێن یەکێکیە، بەڵام ئەمان زۆرتر لەسەر فشارخوێن یانێ چاودێریکردنی دایک لە کاتی دووگیانیە یەکێکی فشارخوێنە کە ئەمان لەسەر فشارخوێنەکە تاکیدیان کردووە. لەسەر مەسئلەیەک زۆر تاکیدیان کرد بەناو فشارخوێنی تەجەموعی، یانێ هەر فشارخوێنە زەخت خوێنێکە کۆ بێتەوە. بەڕاستی من نەمزانی
بە کوردیەکەی ئایا ئیسلاحێکی خاص هەیە بۆ ئەمە، بەڵام ئیسلاحێکی پزیشکیە. کاتێک کە فشار خوێن هەیە یان ئەو فشارێکە بە دیوارەی ڕەگ و دەمارەکان تێتە پێشەوە، مەسئلەی کە مێنێتەوە زەمانە. یعنی کەسێک خانمی کە دووگیانە بە تایبەت و سێمانگی ئاخرە یا سێمانی یەکەم کە فشار ها لە خوارەوە، سێمانی ئاخر کە فشار خوێنەکە ها لەسەرەوە، ئەو دیوارەی ڕەگەرە فشارێک تەحمڵەکات، چە کەم بێت چە زۆر بێت، چە ئەوەی کە سێمانگەی یەکەمە ها لە خوارەوە، چە سێمانگەی ئاخرەکە ها لەسەرەوە، ئەو فشارەکە کە کاتێ بە دیوارەی ڕەگەکە وارد دەبێت زەمان هەیە، یانە زەمانەکە 1 مانگە 2 مانگە 3 مانگە، ئەو زەمانە لەم فشار خوێنە تەئسیری هەیە. تقریبا فشار خوێن ئەو فشار خوێن تەجەموعیە ئەوەیە کە حتا ئەگەر فشار خوێنیش لە خوارەوە بێت، ئەو فشار خوێن تەجەموعیە مقیاس و معیار میزانێکی هەیە کە ها لە سەرەوەی حەساوە کردی کاتێک کە فشار ئەڕواتە سەرەوە چەند بەرابەر ئەو فشار خوێن تەجەموعیە ئەڕواتە سەرەوە. ئەمە بەراورد فشار خوێنەکە ئەوەی کە یەک نەفەر ئێژە بۆ نمونە فشارەکەی 10 لەسەر 7 بۆ نمونە 11 لەسەر 7 ئەو فشار خوێن ئەدریاکە ئەوان فشار خوێن تەجەموعیەکەیان بەرف ئەساس فرمولگەرێکە ها بەردەستیانە، چون بە ئەساس فرموڵە ئەوانە بەدەست هاوردووە. لە متاڵعە ئەوەی کە استفادەیان لێکردگە وەکو دادە استفادەیان لێکردووە، مشاهدەگەر توولیانی ئەو مناڵگەرەی لە دایک بووبن درێژاییەکەیان ئەنازە کردووە، هەروەها درێژایی یعنی قەت بەرزی دایک و باوکەکەیشیان ئەنازەگیریەکەی بەدەستیانەوە بووگە. حامڵی یەکان معموڵەن گشت حامڵی یەکانیان کە بەڕێزی کردووە لە ناو ڕەحمە بووگە، دەرەوەی ڕەحمنەوە گەیانە ناو دەستگا و شیشە ئەمانە نەبووگە، ئەوە بەڕاستیەکەیان ئەوانیشە کە بەشدار بووبن مطمئن بووبن کە ئەو مناڵی کە تێدە دنیا تەقولووە، تەقولە یانێ دووقلو نییە، یەک دانەیانە بەڕاستی کردگە فشار خوێنەکانیان بە دەقیقی هەم لە ماڵەوە سەبت کریاگە، هەم چووگن خۆشیان بەڕاستیان کردگە یا لە دەرمانگاکانە فشار خوێنەکانیان معموڵەن لە هەفتەگەر 0 تا هەفتەی دەیان تا مانگ 2.5 ڕۆژانە بەڕاستیان کردووە. دوای ئەوە لە هەفتەگەردا هاتووە بە نسبەتی کەمی فاصلەدارنە ئەوەی کە ڕۆژانە بەستریان کردووە. تقریبا بۆ ئەوەی کە فشار خوێنەکانیش دقیق بێت هەموو ڕۆژێ سەر لە بەیانی و کاریانە کردووە. دوای ئەوەی کە ئەو خانمە دووگیانە چووگە میزی کردووە، ئیسراحەتێکی کۆتایی کردووە، هەم دوای ئیدرارەکە ئیسراحەتێکی کردووە، دوای فشار خوێنەکان کردووە، فشار خوێن هەم ستوڵ هەم دیاستۆڵ بان و خوارەکان ئەنازەکی زووتی کردووە. ئەمان ئەوەی کەوتم فشار خوێن تەجەموعیە مشاهدەیان کردووە، چ ئەوەی کە هەر لەسەرەوە بێت تەبیعی، هەر لەسەر ئەوەیش کە لە خوارەوە بووگە ئەو فشار خوێنە هەر لەسەرەوە بووگە فشار خوێن تەجەموعی. منزورمە کە ئەو فشار خوێنە لە دەرسەدێکە بە حدێک زۆرە کە ئەتوانێت منجەر بێت بە ئەوەی کە مناڵێک کە لە دایکە بێت وەزنی لە خوارەوە بێت. نەتایجێکی کە هەیانە دووبارە ئیعلانیان کردووە 729 ژن بە میانگین تەمەن 31 ساڵەوە بووگەن، یان تقریبا نزیک 750 خانمیکیان بەڕێسی کردووە. نیمێک لەوانە یەکەم سکیان بووگە، یانێ پێشتر زایمانیان نەکردووە. تقریبا میانگینە کە وەزنێکیش کە هاتووەتە دەسەوە بۆیان 3600 گرامە، یعنی 3 کیلو و 6 گرامە. ئەوە میانگینەوە کە 47 نەوزادیانە 65% لەو تعدادە، چۆن ئەمە زۆر ها لەسەرەوە وەزنەکەیشیان لە خوارەوە بووگە. ئەو فشار خوێنیشە کە معموڵەن لەو سێمانگی ئەوەڵە میانگینەکەیان حەساو کردووە 103، یعنی ئەوەی کە لای خۆمان هێژین 10.5 103 لەسەر 61 بووگە، یعنی 2.5 لەسەر 6 ئەوەی کە لای خۆمانەوە بە پێچەوانەیتوە دنیا ئەو سفر ئەوڵی لابن ئەو ئەنازەگیریە بووگە. نەتیجەگیریەکەیشی ئەوەسە کە زانیویانەکە ئەو فشار خوێن تەجەموعیە لەگەر LBW کە بە مناڵگەرێکە بە وەزنی خوارەوە تێنە خوارەوە ارتباتی هەست، حتا زمانێک کەوتویانە فشار خوێنەکە معموڵی بووگە، یانە فشار خوێنەکەیش معموڵی بووگە. احتماڵە هەیە تەجەموع و تراکمیە کە
فرمول خۆی هەست خۆیان حەسابیەکەن حتا ئەگەر فشار خوێنەکەیش تەبیعی بێت ئەتوانێت منجەر بێت بەوەی کە ئەگەر ئەو فشارە دوونگینەکە لەسەرەوە بێ فشار دوونگینەکە کە وتم ئەو فشار خوێن تەجەموعی پێ ئەڵێن ئەگەر لەسەرەوە بێ ئەتوانێت بێت باعیس ئەوەی کە مناڵێکە تێتە دنیا ئەو مناڵە وەزنی لە خوارەوە بێت. ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ بەرنامەی تەندروستی معموڵەن لە 3 مانگی یەکەمە وتمان ئەگەر فشارەکەیش ها لە خوارەوە ئەو فشار خوێنە ئەگەر لە خوارەوە بێت ئەو دایکە هەستەکات کە سەری گێجێڕەوە زەعفەکات ئەوە ئەتوانێت جوبیان کاتەوە یانێ هەم بە مایعاتێکی زۆرتر بخوات کە ئەتوانێت جوبرانی کاتەوە نە زۆریش ئەگەر زۆر فشارەکە لە خوارەوە بێت ئەتوانێت مەقدارێک کەم نمک زۆر کەم خوێ زیاکە بە خواردنەکانی ئەوانە ئەتوانێت تەسیری بێت. ئەوەی کە وەکو ئاخرین بند لەم بەرنامەی تەندروستیە بۆ بینەرانی خۆشەویستمان عەرزکەم ئەوەیە کە حتمەنە ئەو خانمانەی کە دووگیانن بەتایبەت ئەوانەی کە سکی ئەوڵیانە حتمەنە ئەبێت لە کۆنتترۆڵی فشار خوێن ئەو کۆنتترۆڵی زەخت خوێن پەستان خوێنە غافڵ نەبن. ئەگەریش ئەو دەستگان نییە لە ماڵە حتمەنە ئەو مواردەی کە تاعینیانەکەن کەسانێکە مراقبگەر بێداشت و دەرمانی زەمانیانە بۆ دیاریەکەن حتمەنە ئەبێت ئەو کۆنتترۆڵە بکرێت کە فشار خوێنیان کۆنتترۆل کردێت. هەروەوتم ئەتوانێت لە مانگەر ئاخرە و فشار خوێنە بەهۆی ئەوە کە دایکەکە هەر پێشتر فشار خوێنی بوو بە یا عەوامڵگەرێکی زەمینە کە مشکڵاتی بۆ دایکەکە خۆشی دروست هەڵبەتە ئەو فشار خوێنەکە لەسەرەوە بێت و ماوەیەکی زۆر لەسەرەوە بێت نێتە خوارەوە. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووێت تا بەرنامەی داهاتوومان ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکارانم بۆ ئێوە ئارزومانە.